نەکەتان بۆ لقی سلێمانی کۆمیسیۆنی باڵای هەڵبژارنەکان چی بوو چیتان بینی؟ بەڵێ بە ناوی خوای بەخشندەی میهرەبان سەردانی ئێمە دوای ئەوە هات کە فەرمانگەی سلێمانی کۆمیسیۆن تازە کراوەتەوە و دەست بەکار بووە سەر ڕای پیرۆزبایی لە ئیش و کارەکانیانمان پرسی و لەو هەنگاوە نوێیانەی کە دەستیان پێکردووە دەبوو لە 21 ئەم مانگەوە بنکەکانی دەنگدان بکرێتەوە بۆ نوێکردنەوەی ناوی دەنگدەران بۆ مەسەلەی ڕیفراندۆم کە بڕیارە لە 25 ئەنجام بدرێ. بەداخەوە تاکو ئێستا 23 مانگ دەستکراوە بەکردنەوەی بنکەکانی دەنگدان کە دواکەوتنێکی زۆری بەخۆ بینیوە و لە ماوەی 2 ڕۆژە کە بنکەکانی دەنگدان کراوەتەوە لە کۆی شاری سلێمانی تەنها 400 وڵاتی سەردانی بنکەکانیان کردووە بۆەوەی کە ناوەکانیان بدۆزنەوە یاخود ئاڵوگۆڕێک لە شوێنی دەنگدانەکانیان هەیە تۆماری بکەن. هۆکار زۆرە بۆ ئەمە، بەڵام ئەوەی کە بەلای ئێمەوە گرنگە ئەوەیە ئێمە ئێستا لە بەردەم 2 پرسین کە هێشتا مەسئلەی ڕیفراندۆمە یەکلایی نەبووتەوە، چکە ئەو پرسە پێویستی بە پەرلەمان و کۆدەنگی گشتی لایەنەکان هەیە. مەسەلەی 1/11 کە لە بەردەممانە بڕیاردراوە هەڵبژاردنەکانی سەرۆکی هەرێم و پەرلەمانی کوردستان بۆ خولی 5 ئەنجام بدرێ. زۆر باشە کاک سۆران، ببوورە دەمەوە پرسیارە بکەم. بەڵێ بۆچی تا ئێستا نوێکردنەوەی ناوی یان تۆماری ناوی دەنگدەران لە سنووری سلێمانی دەستی پێ نەکردووە؟ یان ئەگەر پرسیارەکەم بە شێوەیەکی تر بکەم، بەڕاستی نێتێکی ڕاستەقینە هەیە بۆ نوێکردنەوەی تۆماری دەنگدەران بۆ ئاراستەی کە ناوە دووبارەکان و ناوی مردووان و هەموو ئەو ناوانە لا ببرێ کە ئێشتا گومانیان لەسرە؟ نەخێر، هیچ هەنگاوێک و هیچ نیەتێکیش نییە. نوێکردنەوەی تۆماری دەنگدەران کە ئێستا کۆمیسیۆنی هەڵبژاردننی کوردستان هەفتەیەکی داناوە بەڕاستی هیچ مانایەکی نییە بۆ نوێکردنەوە و نوێکردنەوە نییە. جگەلەوە ئەو تەخیربوونەی کە لە ناوچەی سلێمانی ڕوویداوە بۆکردنەوەی بنکەکانی دەنگدان پەیوەندی بە ئەوەیە تا ئێستا بودجێ ڕیفراندۆم نەگەیشتووە بە کۆمیسیۆن لە سلێمانی و بەشێکی زۆر لە ناوەندەکانی کە دەبێت بنکەکان قوتابخانەکانن بەهۆی ئەوەی کە دەوامیان نییە ئامادە نین هەفتەیەک دەوام بکەنەوە قوتابخانەکان بکەنەوە بۆی فەرمانبەرەکانی کۆمیسیۆن بچن دەوامی تیا بکەن. هەماهەنگیەکی وەک پێویست نییە و ڕۆحیەتێک نییە خەڵک هان بدا بۆ ئەو کارە. بەڵام ئەوەی گرنگ بوو بەلای ئێمەوە پرۆسەی هەڵبژاردن دوای دروستکردنی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن لە هەرێمی کوردستان لەلایەن پەرلەمانی کوردستانەوە بۆ ئەوە بوو کە خۆمان ببین بە خاوەنی کۆمیسیۆن و تۆمارێکی خاوێنی دەنگدەرانمان هەبێت تاکو و نەجاتمان ببێت لە ناوی دووبارە و مردوو و ئەو تەزویراتەی کە لە هەڵبژاردنەکانی پێشوە ئەنجام دراوە و ئەرکی ئەم کۆمیسیۆنەش بەو یاسای ژمارە 4 ساڵی 2014 کە کۆمیسیۆنەکەی پێتەشکیل کراوە ئەوەیە دەبێت تۆمارێکی نوێ ئامادە بکەن وەلایەنە پەیوەندیدارەکانی وەزارەتی بازرگانی و تەندروستی و ناوخۆ هەمویان بە یاسا پابند کراون دەبێت هاوکاری کۆمیسیۆن بکەن بۆی خۆمان ببین بە خاوەنی تۆمارێک. ئەمە نەکراوە. کاک سۆران، وەک یاساکە هەیە، وەک ئەو یاساکە لە پەرلەمانی کوردستاندا ڕێژراوە، کۆمیسیۆن تا چەند ینی پابندە بە پێی ئەم یاسایە کارەکانی بەڕێوە دەبات؟ کۆمیسیۆن بە پێی ئەو یاسایە دەبێت کارەکانی بەڕێوەبەرێ، بەڵام گرنگترین کارێک کە ئەم کۆمیسیۆنە دەبوو بیکە مەسەلەی تۆماری دەنگدەرانە، نەک بچێ بە شێوەیەکی نایاسایی تۆمارێک لە عێراق پەیدا بکە کە تۆمارەکەی عێراق سەرتاسەری عێراق 1,800,000 ناوی دووبارەی تایە. لە هەرێمی کوردستان 170,000 ناوی دووبارە بوونی هەیە کە ئەمانە لە یەک ڕۆژاتوانن 2 جار دەنگ بدەن، هەیانە تا 25 جارەتوانێت دەنگ بدا. 7,000 کەس ناوی لەو تۆمارە خراپە هەیە کە موالیدیان 1900. ئایا ئێمە 7,000 کەسمان هەیە لە ئێستا لە هەرێمی کوردستان موالیدی 1900 بێ، یعنی 170 ساڵ تەمەنی بێ؟ بۆیە پڕە لە شتی سەیر و سەمەرە هاوڵاتی هەیە 25 جار ناوی هەیە. شتی سەیر و سەمەرە لە تۆماری دەنگدەران نابوونی هەیە لە هەرێمی کوردستان لە کۆی ئەو 26 ساڵەی حکومڕانی 250,000 مردوو هەیە، 440 مردوو ناوی سڕدراوەتەوە. ئەوی تری بوونی هەیە و دەتوانرێت لە بری ئەوانە دەنگ بدرێ و ڕێگایەکی مەترسیدارە بۆ تەزویرکردن. ئەوانەی کە لە مادەی 140 لە نێوان سلێمانی، هەولێر، مووسڵ، دیالە، تکریت ئەو ناوچانە بوون، هەر هەمویان ناوەکانیان لە هەرێم هەیە
و لە هەڵبژاردننی عێراقیش ناوەکانیان لە ناوچەکانی مادەی سۆران چوونی ئێوە بۆ کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان ناوەندی سلێمانیان لقی سلێمانی ینی چی لە بابەتەکە دەگۆڕێت پێتان وایە دەتوانن چی بکەن؟ ئێمە هەنگاوی نوێمان دەبێ و لەگەڵ کۆمیسیۆنی باڵا و کۆمیسیارەکان گفتوگۆ و دانیشتنمان دەبێت لە ڕۆژانی ئایندە و ئەم پرسە پرسێکی زۆر گرنگە چونکە چارەنووسی کیانە سیاسیەکان و دەنگی دەنگدەرانی خەڵکی کوردستان پەیوەستە بەوە کە دەبێت تۆمارێکی خاوێن هەبێ وەلایەنە سیاسیەکانیش دەبێت پشتیوانی ئەوە بن ئەم تۆمارە دروست بکرێ نوێ بکرێتەوە ئەگەرنا چوونە ململانەیەک بەم جۆرە وا دەکات هەرێمی کوردستان کۆتاکانی لێ دەرکە 11 کورسیە 100 کورسی دەمێنێتەوە هەر کەس بەم 100 کورسیەوە بەم تۆمارەوە بچێتە ململانەی ئەم 100 کورسیە دەچێتە ململانەی 56 کورسی بەشێک لەو کورسیانە بەم تەزویرات و بەم جۆرە دووبارە و ناوە مردووانە هەر هەمووی یەکلایی بۆتەوە بۆ تەحسیلی حاصڵە هەر لە سەرەتاوە بەڵێ تۆمارێکی زۆر خراپەوە هیچ مانایەک بۆ هەڵبژاردن نایڵێتەوە گەر بێت و بەم تۆمارەوە بچینە زۆر باشە هەڵبژاردن زۆرینەی ناوە دووبارەکان لە پارێزگایەکی تایبەتن یان دابەش بەوە سەر هەموو کوردستاندا 94 هەزاری لە شاری هەولێرە 80 هەزاری لە شاری سلێمانیە ناوە دووبارەکان مردووەکەش بەپێی پارێزگاکان دابەش بووە 250,000 ڕبع ملیۆنێ دەنگەکە دابەش بووە بەسەر هەرسێ پارێزگاکە هەمیشە پەرلەمانتاران یعنی ئەوەی لە میدیا دەبیسترێت کە سەرەوە دەکرێت ناوە دووبارەکان لە سەرتاوە کاریان بۆ کراوە لە ڕێگای هێنانی خەڵکی ترەوە دەرهێنانی کۆبۆن و لە ڕێگای باجی تایبەتەوە یان لە ڕێگای دەرکردنی پێناسی باری کەسێتیەوە ئەمە تا چەند دروستە؟ بەڵێ ئەمان هاتوون ناوە مردووەکان دەنگیان لە بریداون و جگە لەوە ئەوانەی کە ئاوارەی سووریا و ئاوارەی عێراق و ئێران و باکووریشن بەشێکیان ئەمانە ئیقامەیان پێدراوە مافی نیشتەجێبوونیان پێدراوە لە هەرێم کە مافی نیشتەجێبوونیان پێدراوە کارتی زانیاریان بۆ دەرهێنراوە و هەندێکیان ناسنامە و ڕەگەزنامەی عێراقیشیان بۆ دەرهێنراوە هەمووشیان داخڵی ئەوە بوون کە فۆرمی خۆراکیان پێ بدرێ و لەو ڕێگەیەشەوە ناویان چۆتە ناوی ئەم تۆمارە تازەیە کە ئێستا 4 موالیدی تازە دەتوانن لە هەڵبژاردننی ئەم ساڵە ئەگەر ئەنجام بدرێت دەنگ بدەن ئەو 4 موالیدە نوێش داخلی ئەم تۆمارە بووە بۆیە تۆمارێکی زۆر خراپە و بەپێی پێشبینیەکان توانم بڵێم لە ساڵی 2014ەوە ڕەنگە نزیکەی 150 بۆ 170,000 ناوی تری ئاوارە لە شوێنی جۆرا و جۆرە داخلی ئەم تۆمارە کرابێ. پلان چێ کاک سۆران ئەمانە هەموو قسەن و هەموو گرفتەکە پلان ئەوەیە لە ڕاستیا ئێمە لە پەرلەمانی کوردستان لە نووسینگەی سلێمانی بە ئامادەبوونی سەرۆک و سکرتێری پەرلەمان و 4 فراکسیۆن کۆبوونەوەی جدیمان کرد و بڕیارمان هەیە بۆ ئەوەی هەنگاوی عملی بنین لەگەڵ لایەنە سیاسیەکان قسەمان کردووە لەگەڵ ژووری هەڵبژاردننی لایەنەکان و ناوەندی هەڵبژاردننی لایەنەکان قسەمان کردووە بۆ ئەوەی هەمومان بینە سەرخەت ئەم تۆمارە فشار بکەین کە پاک بکرێتەوە ئەگەر پاک نەکرێتەوە هەر لایەنێک بیەوێ بچێتە ناو ئەم هەڵبژاردنە سەرەتا بە دۆڕاوی دەچێت. بۆ بابەتی ڕیفراندۆم کاتەکەی کەمی ماوە ئەو تەوقیتەی دانراوە کە ئەو ماوە زەمەنی دانراوە ئەم پرۆسە دەتوانرێت جێبەجێ بکرێت ئەم دووبارەکردنەوەی تۆمارەکە ئەم پرۆسە بۆ ڕیفراندۆم گرفتی کەمترە و هیچ فریای هیچیش ناکەوین بەڵام فریایی مانگی 11ش بەم دۆخەوە و بەم شێوازە ناکەوین چکە ئەمڕۆ کۆمیسیۆن بە ئێمەی وت ئەگەر ڕیفراندۆم لە 25 بکرێ ڕەنگە تاکو دەیدە ئەو کاتە بتوانن وادەی ڕاگەیاندنی نەتیجەکان بێت ئەگەر نەتیجەی فعلی بێ لە ماوەی 20 ڕۆژە چۆن نەتوانن هەڵبژاردننی سەرۆکی هەرێم و پەرلەمانی شێوازەی ئێستا وتوێش هەیە لە نێوان لایەنەکانی هەرێمی کوردستان و بۆ هەموو تەنگژەی هەیە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی حیوارە و لە ڕووی بێکەوە دانیشتنەوە پێت وایە نێتێکی دروست هەبێ کە بۆ هەڵبژارنەکانی بۆ یەشی 11 ئەمە ئەم تۆمارە نوێ بکرێتەوە یان هەر بەم شێوەیە دەڕوات و بێدەنگەی لە دەکرێت دوجار هەر لە ڕووی زەمەنەوە گەر تەماشا بکەین زەمەنەکە پێمان ناڵێ هەڵبژاردن لە وادەی خۆیان دەتوانرێ بکرێت ئەو گریمانەیە بەڵام ئەگەر بکرێ لە ڕاستیا بەم تۆمارەوە ئەوە هیچ لە معادلەکە وەک پێویست ناگۆڕێ و دەنگەکان لە ئێستەوە بە دووبارە و بە مردوو بە ئاوارە بەشێکی یەکلایی کراوەتەوە بەشێکی کەمێنێمێنێتەوە بەو لاینانەی منافەسەی
هێنانی کورسیە. بەڕێز سۆران عومەر پەرلەمانتاری فراکسیۆنی کۆمەڵ لە پەرلەمانی کوردستان. سوپاس بۆ بەڕێستان.